لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری چای مەحموود، ڕێکان گروپ. خۆشەویستان، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئامانج بابانیم جارێکی دیکە لە بەرنامەی لە پەیامنێران بە دیدارتان شاد ئەبین. بابەت بەرنامەکە پێک هاتووە لە کۆمەڵی بابەت لە ناوخۆی کوردستان و دەرەوە کە راپۆرت و بابەتەکان پەیامنێران ئامادەی دەکەن. بابەت یەکەمان سەبارەت بە کارەسات و مەرگەساتەکانی کووردە، بە تایبەت ئەوانەی کە خۆیان زیندون و بەڵام شایەت حاڵن بەسەر گۆڕەکانی خۆیان و مەزارەکانی خۆیانەوە. چیرۆکی سیر لەبارەی چیمیاباران و ئەنفالەوە دەجێڕدرێتەوە و دەیبینین لە نارتیەوە هەندێک پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت. بابەت یەکەمان سەبارەت بە کۆمەڵێک کوڕ و کچە کە خۆیان شایەت حاڵێم سەردەمەن، بەڵام لە چیمیابارانی ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردوودا شەید بوون. بابینەری ئەو ڕاپۆرتە بین کە هاوکارمان بابان ئامادەی کردووە. لە 22/1988 دوای هەڵەبجێدایان لە ئێمە بە چەکی کیمیاوی. ئەم پیاوە سەرباش و برنجە لە تەمەنیدا 10 منداڵی هەبووە، بەڵام 8 لە منداڵەکانی تەنها 4 ناوی لێناون. ئێستا خاوەن 2 کچە بە ناوی پەیمان کە یەکێکیان زیندووە و ئەوی تریان مردووە، منداڵەکانی تریشی بە هەمان شێوە. گیانمی بەخشی بە نیشتیمانم نەمهێز دوژمنی داگیریکە. عوبێد مەحموود ئەو هاوڵاتیەی کە 28 ساڵ لەمەوبەر تەنها لە چەند چرکەیەکدا خێزانەکەی و 6 منداڵی لە کیمیابارانی سێوسێناندا گیانی لەدەستدا، بە تەنها خۆی لە ژیان دامایەوە. بەڵام ئەم کۆسپە کە بەسەر ئەم پیاوەدا هات لە ژیان بێهیوای نەکرد و دووبارە دوای لە دەستدانی خێزانەکەی دەستی بە ژیان کردەوە و خێزانی پێکێنا و جارێکی تر کە منداڵی بوو هەمان ناوی منداڵە شەهیدەکانی لێنا. دوای ئەوە کە بڵێن خێزانم پێکۆناوە، دوای ئیتر خۆ لەخوا بە زیاوی خۆ ئەم ناڵی ناوە پێم خۆش بوو. ئەو ناوان نەفەوتی، ئەو ناوانە لەبەر هەر کە بانگم کرد ئەو ناوانە بانکەم. ناڵەکانم زۆر خۆشەویست بوون لە دڵما، هەر مەسەلەکە ئەوە بوو. زۆریشیانەوە بە نای ئەوان و ناوێنێ، وتم نەخێر هەر بە نای ئەوان و ناوێنێم. وەڵای تر دڵم وای پێی خۆش بوو. ئێستا ئەم خێزانە بەشێکیان لە گۆڕەکاندان و بەشێکیان لە ژیاندان، بەڵام ناوی منداڵە شەهیدەکانی هەمیشە لە ماڵەکەی عوبێددایە. دوای 28 ساڵ لە یادی کیمیابارانی سێوسێناندا عوبێد خێزان و منداڵە زیندوەکانی هێناوە بۆ سەر گۆڕی منداڵە شەهیدەکانی لە گۆڕستانی سێوسێنان. کاتێک بۆ ئەم راپۆرتە ویستمان وێنەیان بگرین، هەریەک لە منداڵەکانی لەسەر کێلی ئەو گۆڕانە وەستان کە ناوی خۆیانی لێنووسرا بوو. ئەو کاتێک کە ئێمە سەرم گۆڕستانە هەست بە تاوانەکانی باسەکەم، هەست بووەکەم ئەسامە خۆم کەسێکم کە زیینوم، کەسێکم هەم گۆڕێکی شێ بە ناوی منەوە کە ئێستا ناوی منی لەسەرن، ناوی من و باوکمی لەسەرە. هەست بە تاوانێکی گەورەکەم، هەست بۆ ناخۆشی و کارەساتاکەم کە بەسەر باوکمە هاتووە. برای منە ئێستا لە ژێر خاکایەوە، ئەو بە ناوی منەوە، میش بە ناوی ئەوە. من خۆم کەسێکی زیینوم، کەسێکی شەر بە ناوی منەوە مردووە کە لە ژێر گۆڕایە. زۆرنە و کەسانەی لە دوای ڕووداوێکیان لە دەستدانی کەسێکی ئازیزیان لە ژیان بێهیوا دەبن، بەڵام بێهیوانەبوونی ئەم خێزانە ڕەنگە وەڵامێک بێت بۆ ئەو ڕژێمەی کەویستی سەدان خێزانی کوردی وەک ئەم خێزانە لە ناوبات. عوبێد ئێستا دوای 28 ساڵ لەسەر گۆڕی منداڵە شەهیدەکانی و لەگەڵ منداڵە زیندوەکانیدا چیرۆکی ئەو ڕۆژەمان بۆ دەگێڕێتەوە کە لە ناو خێزانەکەیدا بەتەنها ماوەتەوە. 22/3/88 سەعات چارێکی 20 بۆ 6 چارێکی 20 بۆ 6 لە دەربەنیخانەوە چل ڕاجیمەی پڕ لە کیمیایان ئاراستەی گوندەکەمان کرد. ئەلجاوە ئەو کارەساتەی لێکەوتەوە کە تقریبا نزیکەی 70 شەهیدمان هەبوو. دوانی دوو پێشمەرگەشی لەگەڵا بوو. پێشمەرگەکان یەکیان لە ماڵی ئێمە بوو، یەکیان ڕەحیمی ناوبوو، نەریمان و ڕەحیم، هەردووکیان پێشمەرگە بوون. لەگەڵ ئەوانە تقریبا ئەکاتە 71 شەهید. بە تێپەڕینی ساڵ عوبێد دوای کیمیابارانی سێوسێنان، دوای ئەوەی هاوسەرگیری لەگەڵ خێزانی دووەمیدا کرد، بە پیشەی بەرگدرویی بژێوی ژیانی خێزانەکەی پەیدا کرد و منداڵەکانی گەورە کرد کە ئێستا کوڕە گەورە زیندوەکەی پزیشکە. هەرچەندە 4 لە منداڵەکانی لەگەڵیدا دەژین، بەڵام هیواخواز بوو دوو منداڵەکەی تریشی هەبوایە بۆ ئەوەی هەمان ناوی لێ بنانایەتەوە و ژمارەی ئەندامانی خێزانەکەی هەمان ژمارەی پێشوو بوونایە. شتێکە باوکم ئاوە ئەبینم کە ئەوەی بەسەر هاتووە، ئاوا لەسەر پێی خۆی وەستاوە، یعنی ئاوای ئەو هەموو ناخۆشی بەسەر هاتووە، بەڵام هێشتا بەردەوامە، یعنی دوای ئەوەش هەم دەستی کردوتەوە بە ژیان. یعنی ئەو هەموو
کاتێ تووشی ناڕەحەتیەکە بین یعنی وامان لێکە ئێمەش بەردەوام بین قەت چۆک دانەدەین یعنی ئەوە گەورەترین کارەساتە هیچ ئینسانێک یعنی بەڕای من هیچ ئینسانێک ناتوانێت بەرگەی ئەوە بگرێت ینی کەم کەس ئەتوانێت ئەوە بە یعنی ئینسانێکی گەورە بێت بەهێز بێ بەرگەی ئەوە بگرێت باوکم ئێمە زۆر پرسیاری ئەوەی لێ ناکەین چونکە ئەزانی ئەگەر بیگەڕێتەوە ینی خۆی زۆری پێ ناخۆشە لەبەرەوە ئێمە قەت پرسیاری لێ ناکەین بەڵام ئەگەر بیگەڕێتەوە گوێی لێگرین پێشتر کەسێکیش هەبووە کە هەمان ناوی منی هەڵگرتووە بەس ئێستا ئەو مردووە لەژێر خاکایە منیش زیینوم ئەو هەستێکی سێرە لەوە کەم کەس هەبێ ئەوە یعنی شتێکی وای هەبێ لە ژیانە لە ژیانە بمە ینی ئەو کاتە ئێمە نابووین تاکید بەس خۆشە بوو ئەگەر ئەوان بمانێ باوکم ئەوی بەسەر نهاتە ئێوارەی 22 ئازاری ساڵی 1970 و 8 ڕۆژ پاش کیمیابارانی هەڵەبجە ڕژێمی بەعس بەچەکی کیمیایی ناحی سێوسێنانی لە ناوچەی قەرەداغ بردومان کرد کە ئەو کات ئەم ناحەیە گوندێکی بچووک بوو کە بۆ هۆیەوە 68 هاوڵاتی شەهید بوون کە حوت لەو هاوڵاتیانە لە خێزانی عوبێد مەحموودی بەرگدرو بوون. ئێرە گۆڕستانی شەهیدانی کیمیابارانی سێوسێنانە. ئەو کەسانەی دوای 28 ساڵ دێنە ئەم گۆڕستانە و لەسەر گۆڕی ئازیزانیان دادەنیشن ڕەنگە کەمێک ئارامیان پێ بگا بەڵام قورسە ئێمە بتوانین گزارش لە هەستی ئەو کەسانە بکەین کە دێنە گۆڕستانەکە و دەبینن لەسەر کێلی گۆڕی گۆڕستانەکە ناوی خۆیان نووسراوە. بابانە نۆرێ ناوەڕتی ناحی سێوسێنانی ناوچەی قەرەداغ. وەک دەڵێن غەریبی غوربەت ئەکا بە ئەوتان و سەراپا ئەرزە لێ دەکا بە زیندان بەڵام هێشتا کونجێک کە لەبەرێک شوێنێک ماوە یان پەنجەرەیەک ماوە کە کەسانی پەنابەر لە خۆیانی دەکەنەوە و جارێکی دیکە بە یادەوەری نیشتیمانەوە دەژین بە تایبەت بە یادەوەری کەلەپور و کەلتور و زمانی نەتەوەکەیان. راپۆرتێکی هاوکارمان بەرهەم لە فینلاند باز لە خوێندنی زمانی کوردی دەکات لەو وڵاتە بابی نەریبین. خاکی گەوهەرە خاکی گەوهەرە پڕ لە بوو نەسرینە پڕ لە بوو نەشرینە. ئەم باڵەخانەیە خوێندنگایەکی ئاسایی فینلەندیە کە لە پۆلی یەکەمی سەرەتایەوە تا پۆلی 12 تێدایە و هەموو ڕۆژێک لە کاتژمێر 7 بەیانی تا 4 ئێوارە پرۆسەی ئاسایی خوێندنی تیا دەکرێت. بەڵام هەفتەی یەک جار و لە دوای کاتژمێر 4 ئێوارەوە یەک پۆل دەمێنێتەوە تا 6 ئێوارە ئەویش پۆلی زمانی کوردیە کە لێرە چەندین خوێندکاری کورد تیایدا فێری نووسین و خوێندنەوەی زمانی کوردی دەبن کە ئەویش ئەو مناڵانن کە پێیان دەوترێ نەوەی دووهەم واتە ئەو منداڵانە دەگرێتەوە کە لە فینلەندا لەدایک بوون یان لە تەمەنێکی زۆر بچووک هاتوونەتە فینلەندا و لە کوردستان نەیان خوێندووە و فێری نووسین و خوێندنەوەی کوردی نەبوون و هیچ زانیاریەشیان نییە لەسەر مێژوو ئەدەب و کولتوری کوردی. بەڵام خۆشبەختانە حکوومەتی فینلەندا و وەزارەتی پەروەردەی فینلەندی پشتگیریەکی تەواوی پرۆسەی خوێندنی زمانی دایک یان زمانی زگماکی ئەو منداڵانە دەکا و مامۆستای پسپۆڕی بۆ ئامادە کردوون بە مەبەستی فێرکردنی زمانی زگماکی خۆیان و ئەو مامۆستایانەی بۆ ئەم مەبەستە ئامادەکراون هەمووی مامۆستای شارەزان و خولی تایبەتیان دیوە بە مەبەستی فێرکردنی ئەم خوێندکارانە چونکە فێرکردنی ئەم خوێندکارانە کارێکی ئاسان نییە لەبەر ئەوەی ئاستی تەمەنیان زۆر جیاوازە و هەروەها ئاستی خوێندنیشیان جیاوازە. مناڵەکان لەبیرتانەکە فایق بێکەس کێ بوو؟ چەند کەس لەبیرێتی فایق بێکەس کێ بوو؟ بیڵێت؟ بەڵێ؟ ئەو شیعرەی داناوە زۆر ڕاستە. باوکی کێیە فایق بێکەس؟ شێرکۆ؟ شێرکۆ بێکەس ئافرین. فایق بێکەس باوکی شێرکۆ بێکەسە. ئەم شێوەی جوانی داناوە کە لە کوردستانە هەموو مناڵی هاوتەمەنی ئێوە دەیزانن. بۆیە ئێمەش ئەبێ بیزانین. باشە منەی خوێنمەوە پێکەوە بیخوێنینەوە. خوایە وەتەن ئاواکەی بەدەنگ بەرچووک و هەموومان نانمان خواردووە. خوایە وەتەن ئاواکەی خوایە وەتەن ئاواکەی خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆش و ڕەنگینە دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کەوسەرە ئاوی کەوسەرە خاکی گەوهەرە خاکی گەوهەرە پڕ لە بوو نەسرینە پڕ لە بوو نەسرینە. کارکردن
کاوە باوکی ڕووناکە باوکی ڕووناک کار دەکات کانی دایکی ڕووناکە دایکی ڕووناک کار دەکات. ناوت چییە؟ ڕاوین نەبەس. تەمەنت چەندە ڕاوین؟ 8 ساڵ. ڕاوین دەرسی کوردیت پێ خۆشە؟ کوردی ئەزانی بنووسی و بخوێنیتەوە؟ بەڵێ. لە فینلەندا لەدایک بووی ڕاوین؟ بەڵێ. جەژنی نەورۆز ڕۆژی ساڵی کوردیە 21 سێی 2716. ناوم سێوەیە حەزم لە دەرزی کوردیە 15 ساڵم دەرزی کوردیم زۆر پێخۆشە مامۆستاکەشمان زۆر یارمەتیماندەیە. ناوم دیایە و تەمەنم 9 ساڵە زۆرم حەز لە دەرسی کوردیە هەموو هەفتەیەکیم بۆ دەرسی کوردی. ناوم لیلیایە 10 ساڵم لە فینلەندا دایک بووم زۆرم هەست لە دەرسی کوردیە. مامۆستای وانەی کوردیم لە شاری هێلسینکی لە فەنلاند. ئێمە لێرە لە هێلسینکی 9 پۆلم هەیە هەر پۆلێک و لە مەکتەبێکدایە. ئێمە وەزارەتی پەروەردەی حکومی فینلاند یعنی پشتگیریمان دەکات لە شارەکانی تریشا دیارە وانەی کوردی هەر هەیە بەڵام من خۆم لە ڕۆژە 2 خوێندنگام بەدەستەوەیە لە خوێندنگای بۆ خوێندنگایەکی تر دەچم مناڵەکان جیاوازن لە تەمەنی 6 ساڵەوە بۆیان هەیە بێن بۆ دەرسی کوردی بۆیان هەیە لە دەرسی کوردیا بمێنەوە تا دەبن بە 17 ساڵ هەر بۆیە ئەو ئاستەیکە لە دەرسی کوردیان جیاوازە لەو ئاستێکە لە خوێندنگاکانی خۆیاندا هەیە. بۆ نمونە یەکێک لە 3 سەرەتاییە لە وانەی کوردی بڵێن بەڵام لە مەکتەبی خۆیدا لەوانەیە لە ناوەندی بێت لەبەر ئەوە هیچ بۆ معنایە نییە کە ئەم خوێندکارە کە ئێستا بڵێن سەرەتاوە لە ئەلف و بێ دەست پێ دەکاتە لە دەرسی فەنلاندیشتا هەر لەو ئاستەدایە. مناڵەکان خۆیان بۆ خۆیان جیاوازن زۆربەی زۆریان لێرە لەدایک بوون هەندێکیشیان هەنکە لە تەمەنێکی زۆر کەمدا هاتوونەتە فەنلاندە یعنی کەوابێت بەس بە سەفەر لەوانەیە کوردستانیان دیت بێت بەڵام دایک و باوکەکانیان خۆیان لەسەری زۆر سوورن و هەروەها لە حکوومەتی فەنلاندیشتا ئەو دەرفەتە بڵێن دراوە بە مناڵانە هەکە بێن زمانی دایکی خۆیان فێر ببن هەیە کە زمانی کوردیەکەیان زۆر لە ئاستێکی لاوازدایە کە بە یارمەتی دایک و باوکەکان و هەروە خوێندنگە فەنلاندیەکان یارمەتیان دەدرێت کە زمانی کوردی شوێر ببن جاروواهەیە ئێمە بەوێنە لەگەڵیانە دەست پێەکەین شێوازی ئێوانە وچنەوە لێرە لە فەنلاندا زۆر جیاوازە بۆ نمونە ئێمە جاری وهەیە کتێب بەکاردەهێنین جاری وهەیە بەجێگەی ئەوە کە کتێب بەکاربهێنین ئێمە بۆمان هەیە تەلەفۆنەکانمان بەکاربهێنین سمارتفۆنەکانمان بەکاربهێنین یا دەتوانین تابلێت و شتی واش بەکاربهێنین جاری وهەیە ئێمە سرودێ سەر دەکەین لە یوتیوب و لەسەری قسە دەکەین جاری وهەیە چیرۆکێک دەگێڕینەوە داوا دەکەین کە مناڵەکان بینوسنەوە. لە دوای تەواوبوونی ڕۆژی وانەی کوردی کە هەفتەی جارێکە لەلایەن مامۆستاکەیانەوە تا دوا خوێندکار خواحافیزبوونیان لێ دەکرێت پاشان کە سوکاری خوێندکارەکان دێن بە شوێن منداڵەکانیانە و دەیان بنەوە بۆ ماڵەوە ئەمەش لەبەر ئەوەیە هەندێک جار ئەو خوێندکارانە لە ناوچەیەکی تر دەژین و دوورن لە خوێندنگاکەیان یان ئەو خوێندکارە تەنها بە مەبەستی خوێندنی وانەی کوردی هاتۆتە ئەو خوێندنگایە. من ماوەی 17 ساڵە لە وڵاتی فینلەندا نیشتەجێم باوکی سێ مناڵم و مناڵەکانم هەموو لە فینلەندا دایک بوون و هەفتانە ڕۆژێکیانەیە بۆ دەرزی کوردی و خۆم زۆر پشگیریان ئەەکەم و هیواداریشم هەموو کات بێن بۆ دەرزی کوردی پێشم خۆشە کە فێری نووسین و خوێندنەوەی کوردی بن و زۆر پشگیریشانەکەم. فێربوونی خوێنەوە و نووسینی کوردی بۆ ئەو مناڵانەی کە لە ئەوروپا لە هەندەران لە دایک ئەبن کارێکی پێویست و زەڕورە و خۆشبەختانە وەزارەتی پەروەردەی حکوومەتی فینلەندا پشگیریەکی تەواوی ئەو پرۆسەیە ئەکا و کار ئاسانیی تەواو بۆ ئەو مامۆستایانە ئەکا کەوانی زمانی کوردی ئەڵێنەوە و خۆشبەختانە زۆر لەو خێزانە کوردانەی دانیشتوی وڵاتی فینلەندان مناڵەکانیان ئەنێرن بۆ فێربوونی نووسین و خوێنەوەی کوردی و بەداخەوە هەندێکیشیان تا ئێستا بە پێویستی نازانن. بەرهەم شازەمان NRT هێلسینکی فینلاند.
هێدی کوردستان دەبێتە منزڵی چەندین داهێنان بە تایبەت لە بواری تەکنۆلۆژیادا، بەڵام بەداخەوە داهێنان لای ئێمە دەبێت زیاتر لە خزمەت زیاد نەبوونی قوربانیەکان و خزمەت بە بوارە سەربازیەکان زیاتر بکات لە بوارەکانی دیکە. هاوکارمان ئۆژین راپۆرتێکی ئامادە کردووە سەبارەت بە پەیمانگای کۆمپیوتەری کەرکووک کە ڕۆبۆتێکیان دروست کردووە خزمەت دەکات بە بواری سەربازی و بە تایبەت بۆ هەندێک پشکنین و لێکۆڵینەوە و پوچەڵکردنەوەی مین. بابینەریبین. داهێنانی چەند خوێندکارێکی شاری کەرکووک ئەوە دەسەڵمێنێت کە هەمووان دەیانەوێت خزمەت بە هێزەکانی پێشمەرگە بکەن. زۆربەی قوربانیەکانی هێزی پێشمەرگە بە بۆمبی چەندراو بووە و بۆ کەمکردنەوەی قوربانیەکانی برا پێشمەرگەکانیان چەند گەنجێکی شاری کەرکووک ڕۆبۆتێکی پوچەڵکردنەوەی بۆمبیان دروست کردووە. ئێمە کۆمامۆستا فێرخوازی پەیمانگای کەرکووکی ئەلی هەستاین بە دروستکردنی ئەم ئامێرە کە پێک هاتووە لە ڕۆبۆتێک بەکاردێ بۆ پوچڵکردنەوەی مین و هەروەها ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوە. ئەم ئامێرە توانی کۆنتڕۆلی کەین لە ڕێی 4 کامیرەوە کە لەسەر ڕۆبۆتەکە دانراوە و هەروەها لە دووری 2 کیلۆمتر بۆ 1 کیلۆمتر ئەتوانی کۆنتڕۆلی کەین. و پێک هاتووە لە 2 قۆڵ، قۆڵێکیان بەکاردێ بۆ هەڵگرتنی هەموو جۆرە بۆمبێک و قۆڵەکەی ترشیان بەکاردێ بۆ بڕینی هەموو جۆرە وایەرێک کە لەناو بۆمبەکانە هەیە. ئامانجمان لە دروستکردنی ئەم ڕۆبۆتەش بۆیە کە کەمکردنەوەی خوێنی برا پێشمەرگەکانمان لە سنگەرەکانی بەرگری لە ڕێی بۆمبەوە کە دەبێت. لە سەرەتاوە بیرۆکەی وەکو بڵێ 3 نەفەر بووین، بیرۆکەی خۆمانین کرد، ئاڕاستەی یەکتر کرد، دوایی هەستاین بە نەخشەکردنی نەخشەیەکمان کرد لەسەر وەرەقا، دوای هەستاین بە وردە عملی کە بڵێ دروستکرا پارچە پارچەی کەمان دروستە کرد بۆی هەتاکو بڵێ گەیانمانە ئەم بڵێ حاڵەکەی سایتیاتی کە نەجاحی ڕۆبۆتەکەمان بۆی بووی. چەندها بیرۆکەی ترمان گۆڕی، چەندها فکرەمان وەرگرت لە ناساوە ینی بڵێ فەضا ئەتاکو بڵێ ئەم بیرۆکەیەمان هێناس. ژمارەیەک قوتابی پەیمانگای کۆمپیوتەری ئەهلی کەرکووک ماوەی 4 مانگە سەرقاڵی دروستکردنی ڕۆبۆتێکن کە تایبەتە بە پوچۆڵکردنەوەی بۆمب و تەقاندنەوەی. ئەو خوێندکارانە لەسەر گیرفان و ئەرکی خۆیان هەستاون بە دروستکردنی ڕۆبۆتەکە و لە ئێستادا لە قۆناغی کۆتاییدایە و لە ماوەیەکی نزیکدا تەواو دەبێت و بە دیاری دەدرێتە هێزەکانی پێشمەرگەی کوردستان. لایەندێکی نزیکدا ئینشاڵڵا ئەم ڕۆبۆتە تەواو بێ پێشکەشە بە برا پێشمەرگەکانمان ئەگەر بزانین ئیسفادەی لێکەین و سوودی لێکەن ڕۆبۆتی باشتر و چاکتریان بۆ دروست دەکەین و خولێکەکەینەوە بۆ فێرکردنی برا پێشمەرگەکانمان کەوا بزانین ئیشی لەسەر ئەم ڕۆبۆتە بکەن. بڵێ ئالەتێک و ڕۆبۆتێک نییە پێشمەرگە ینی خۆی پێشمەرگانی خۆی سنگی خۆی کردۆتە قەلغان بۆ ئێمە ژۆک و بیرکردنەوەیەک بۆ پاڵپشتی ئەوان یارمەتی ئەوان هەسان بە دروستکردنی ئەم ڕۆبۆتەکە شتێکی زۆر بەسیتە بۆ برا پێشمەرگەکان وەکو بڵێ نینۆچێکی پێشمەرگەیە بە هەموو دنیا ناگۆڕینەوە. هەمووان دەیانەوێت بە هەرچی شێوەیەک بێت خزمەت بە هێزەکانی پێشمەرگە بگەێنن و کەمێک پاداشتی ئەو خزمەتە گەورەی پێشمەرگە بکەن کە لە سایه قوربانەکانی ئەوان ژیان دەگوزارێنن. ئۆژین جۆڵا NRT کەرکووک. وەک دەڵێن کتێب هاوتای نانە و دەڵێن هەمیشە نان و ئازادی بەڵام بە ڕۆشنبیریەوە. وڵاتی میسر لە هەنگاوێکی نوێدا لەگەڵ خۆراکی مانگانەدا کتێبی دابەش کرد وەک یەکێک لە هەوڵە گرنگەکان و بەرفراوانەکان بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە لەسەر ئاستی ئەو وڵاتە. بابینەری ڕاپۆرتێکی ئەو کارمان سەنگەر بین سەبارەت بەو پرۆژەیە و دەرەنجامەکانی. مەسر وەک پێشەنگی وڵاتانی ڕۆژەڵات کتێبی کردە ئاوتای نان و خۆراک. ئیدی لە مەسر هەموو مانگێک کتێب هاوشێوەی خۆراکی مانگانە لە دەرگای ماڵان دەدات. نان و کتێب ناونیشانی پرۆژەیەکی نوێی وەزارەتی ڕۆشنبیری و یارمەتی و هاوکاری مسرە کە بە پێی پرۆژەکە بڕیاریان داوە لە ساڵی 2016دا کتێب بەسەر هاوڵاتیاندا دابەش بکەن وەک هەوڵێک بۆ هۆشیارکردنەوە و ڕۆشنبیرکردنی کۆمەڵگا. ئێرە قاهیرێ شاری تاحسین و نەجیب مەحفوظ کە بەناوەندی ڕۆشنبیری وڵاتانی عەرەبیدا دەنرێت. لێرە حکومەت بڕیاری داوە لە ساڵی 2016دا لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە کتێب بەسەر هاوڵاتیانیدا دابەش بکات بەبێ جیاوازی فەقیر و دەوڵەمەند بۆ ئەوەی ڕۆشنبیری بگاتە هەموو کوچێکی مەسر. پرۆژەیەکی باشە ئەگەر ئەو کتێبانە بەدەستی خەڵک بگات چونکە هەموو توێژەکان دەگرێتەوە. پرۆژەی دابشکردنی کتێب لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە
هاوکات دەبێت لەگەڵ دابشکردنی بەشە خۆراکی مانگانە کە یەکەم پرۆژەی لەم شێوەیە لە وڵاتانی عەرەبیدا کە تێیدا 90 ملیۆن و 700 هەزار وڵاتی مصری سوودمەند دەبن لە پرۆژەکە. لەم ڕێگەیەشەوە کتێب دەچێتە هەموو ماڵێ لە ناوەندی شارەکانەوە تا گوندە دوورە دەست و هەژارنشینەکانی دەرەوەی شار. مبادرة كتاب ورغيف الفكرة بتتكلم عن ئەمە دەستپێشخەریەکی باشە کە وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی بازرگانی و دابەشکردنی خۆراک کاری لەسەر دەکەن کە لە یەک کاتدا خواردن و کتێب پێکەوە دابەش دەکەن. گرنگێکی زۆریە کە ئەم دوو بوارە پێکەوە لە یەک بدرێن بە شێوەیەک هەموو چین و توێژەکان لی سوودمەند دەبن. لە میسر ساڵانە 10,000 کتێب و هەزاران تێزی دکتۆرا و ماجستێر و لێکۆڵینەوەی ئەدەبی و هونەری و زانستی چاپ و بڵاو دەکرێتەوە. بەڵام خوێنەر ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە کەمبوونەوە دەکات بەهۆی گرانی کتێب و زۆربوونی هۆکارەکانی تری گەیاندنی زانیاری و دەستکەوتنی کتێبی ئەلکترۆنی بەبێ بەرامبەر. هەر بۆیەش ڕۆشنبیران ئەم هەوڵەی وەزارەتی ڕۆشنبیری و هاوکاری مەسەر بە گرنگ ناو دەبن چونکە لەلایەک خوێنەر و کتێب باش دەکاتەوە لەلایەکی ترەوە هاوکار و یارمەتی دەردەبێت بۆ نووسەرەکان. الكتاب العربي والمصري کتێبی میسری و عەرەبی بەگشتی بە قەیرانی نەبوونی خوێنەراندا تێپەڕ دەبێت. ئێمە کەمترین خوێنەرمان هەیە، گرفتی کەمی تیراژمان هەیە. بە شێوەیە گرنگترین کتێب تیراژەکەی لە 1000 دانا تێناپەڕێت. جگە لەوەش گرفتی دابشکردنی کتێبمان هەیە. بۆیە پێویستمان بە هەزاران دەستپێشخەری تر هەیە بۆ ئەوەی بتوانین لە ڕووی کتێب و خوێنەرەوە بگەینە ئاستی وڵاتان. مادەیەشتا لە دەستوری مصری خوێندن و ڕۆشنبیرکردنی کۆمەلگای بە هیچێک لە ئەرکەکانی دەوڵەت دەستنیشان کردووە. خواردن و ڕۆشنبیری پێکەوە و لە یەک مادەی دەستوری داهاتووە کە ئەرکی دەوڵەتە پێداویستیەکانی تاک نەک تەنها لە ڕووی خۆراک و تەندروستیەوە بەڵکو لە ڕووی ڕۆشنبیریشەوە دابین بکات چونکە خوێندن و خوێندنەوە ڕۆشنبیری یەکێکە لە پێداویستی ڕۆژانەکانی مرۆڤ هاوشێوەی خۆراک. یەکێک لە ئامانجەکانی پرۆژەکە هۆشیارکردنەوەی گەنجانە. العقل المثقف والعقل الواعي سيستطيع هەرپێدانی عقل شتێکی باشە چونکە عقلی پێشکەوت و دەتوانێت باشتر بژێوی پەیدا بکات. ئەگەر مرۆڤ هۆشیاری تەواوی لە ڕۆشنبیری خۆراکدا هەبوایە ئەوانە هەمەتیەکانی ناو کۆمەڵ کەم دەبوونەوە. لە کۆندا مرۆڤ تەنها لەسەر گۆشت و بەشێکی کەم سەوزە دەژیا. ئەگەر بەتەنیا هەر لەسەر ئەوە بەردەوام بووایە ئەوانە دەما. بەڵام بەهۆی هۆشیاریەوە بەروومی تری بەرهەمهێنا بە شێوەیەک کە بەشی هەمووان بکات و تەواو نەبێت. کورد دەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێردانێ مسرەکانیش دەڵێن مێشکت پڕکە تا بتوانی بیر لە گەدەت بکەیتەوە. بۆیە هەڵمەتی نان و کتێبیان پێکەوە ڕاگەیاندووە بۆ دابشکردنی کتێب بەسەر هاوڵاتیاندا لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە. سەنگەراغا NRT قاهرە. بابەتی دیکەی سەرنجڕاکێشماوە پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکرێ بەڵام جارێ دەچینە لای ڕێکلامێک و دواتر بەردەوام بین. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری چای مەحموود ڕێکان گروپ. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان. بابەتی شاعر و ئەدەبیات یەکێکە لەو بابەتانەی کە کوردەکان و ناودارانمان لەسەر ئاستی دنیا شوێن دەستیان هەیە و نەخشیان هەیە. وەک دەڵێن بەشێک لە قەڵەمەکانی کورد دەبنە شوناس و ڕەمز بۆ چەند ناوچەیەک و وڵاتێکی دیکەش. هاوکارمان کامەران راپۆرتێکی ئامادە کردووە سەبارەت بە فێستیڤاڵی شەعر لە سوید و بەشداربوونی کوردێک. ئێوارەیەک لەگەڵ کۆمەڵێک دەنگ و ڕەنگی جیاواز زمانی جیاواز بەڵام لە ژێر یەک ناونیشان و یەک سابات ئەویش ساباتە گەورەکەی شعرە. Vila ett ögonblick och sjunker åter undan. Jag viskar hon leva ut i 100 år. جەوهەر جەلال وەک شاعیرێکی بەشداربووی کۆڕەکە بە شیعرەکانی سەرنجی ئامادەبووانی بۆ لای خۆی ڕاکێشا بوو چونکە لە سیمای ئەودا لە جوڵەی دەست و لەشی ئەودا لە نەغمەی دەنگیدا غەمی نیشتیمان و عیشق دەبینرا. خۆی لیخن کردو نەیهێشت سەربازی داگیر کرد دڵۆ پێچی بخواتەوە کانیەک خۆی لیخن کردو
نەیهێشت سەربازی داگیر کرد دڵۆ پێکی بخواتەوە لەو ساتەوە من و کانیا و بووینە دڵدار هەموو ژوانێک شوشەیەک پڕ ئەتری هەڵبەست بەلا من و قژیا دەکەم. ئێوارەیەکی پڕ ئەنەژی بوو، کۆمەڵێک شاعری نەتەوە جیاوازەکان هاتن لەم ئێوارەیەدا کە ڕۆژی شعری جیهانیە بەشداریمان کرد. من وەکو تەنها شاعرێکی کورد بەشدار بووم لەم کۆڕەدا و ئێوارەیەکی زۆر جوان بوو، ئێوارەیە کە پڕ لە هەست و نەست و خۆشەویستی بوو، کاتێکی زۆر جوان بەڕێوە چوو. لە کچێکی ئەنفالەوە نامەیەکم گەیشتە لا، دوای گێڕانەوەی ئازار و برینەکان نووسیوێتی ئەو کوڕی کە خۆشم ئەویست با هیچی تر بۆم نەگەڕێ. بۆ زۆرێک لە جۆگران یەکەم جارە جوهڵخەن بۆ هاژە و تاوگەی شێعر بزمانی جیاواز و میلۆدی خوێندنەوەی جیاواز، بەڵام لە سیمای شاعردا لە دەنگ و سۆزیدا هەناوی شعری جوانت دەبینی و چەپڵەکانی شاهێدی و ڕاستیانە بوون. När de tvättade bort hennes tro som en fläck på kläderna och hängde henne i stormen som pågår. کە جۆت لە گۆرانیەک دەبێت بی ئەوەی بزانی وشەکانی لە چی دەدوێن، هەز دەکەی سۆزی ئەو دەنگە بەسە بۆ ئەوەی بەرەو یادەوەری و دوور و نزیکت بباتەوە. کاتێک شاعرێکیش بە سۆز و هەستێکی پڕ ئەوینەوە شعرەکانی دەخوێنێتەوە، هەرچەند ئاشناش نەبیت بە ناوەڕۆکی شعرەکە و یان بە زمانێکی تر لە زمانی خۆت نووسرابێ، تێدەگەی میلۆدی یان هەست و سۆز لە ئاوازەدا بەرەو کام لای ژیانت دەبا. ئەم ێوارەیە لە ڕۆژی جیهانی شعردا 6 کەسمان هێنا و هەر کەسێکیان لە وڵاتێکی جیاوازەوە هاتوون. هەمویان شعرەکانیان خوێندەوە، هەر کەسەوە بە زمان و زمانی سویدیش وە بە بڕوای من کاتێکی خۆشیان بردەسەر. Senare kom också läckfulla tankar om livet. Texten är också på vietnamesiska. Em ghé vội mang theo chùm nắng mới, anh ngập ngừng chơi với người hân hoan. Här kommer en text på svenska som handlar om framtid, eftersom jag kommer byta jobb snart. Det räcker med våra egna murar som vi reser för vad vi tror oss klara och för vem vi vill vara och inte vara. Ja, vi reser otaliga murar. Riv dem. Jag heter Kristin Ålvord och jag skriver bland annat poesi. Och vad jag skriver om det är sånt. من ناوم کریستینایە و هۆنراوە دەنووسم. ئەوەی کە من دەینووسم باز لە نەعەدالەتیەکە کە ئێستا ڕوودەدا لە هەموو شوێنێک و ئەو هەڵانەی ڕوودەدات لە کۆمەڵگادا لە سوید و لە هەموو شوێنێکی دنیادا و من هەز دەکەم بە کوردستان کە چی ڕوودەدا لەوێ و بۆیە هۆنراوەیەکم بۆ کوردستان نووسیوە. هەروەها دوا کتێبم باز لە نایەکسانی دەکات لە جیهاندا و ئەو نەعەدالەتیانەی kە ئێستا ڕوودەدات. Ko zvjezdice titraju noći, žmirkaju i svijetle dan, duše i sluti čuvaj nadmudrti želje. U srce svrate da rastuže i pate, da bocnu, raspamete, da sreću... کریستینا لە شعرێکیدا باسی لە کوردستان کرد، هاوسۆزی و خۆشەویستی بۆ کوردستان نیشاندا، گوتی کوردستان لە دڵمدایە. چەپڵەکان بۆ ئەو جوانترین و بەڵام بوو. کامران کەمال، NRT سوید یۆتۆبۆری. هێشتاش وڵاتانی سەردەستی دەوروبەرمان کردنەوەی ناوەندێکی ڕۆشنبیری و هەندێ هەوڵ و چالاکی ڕۆشنبیرانە بە ئەستەم دەزان بۆ کوردەکان بە تایبەتی.
هاوکارمان سەفدا کەپڵان لە باکوورەوە راپۆرتێکی ئامادە بکردووە بۆمان سەبارەت بە یەکێک لە ناوەندە ڕۆشنبیریەکان لە باکوور بابینەری بین. Li Bakurê Kurdistanê li bajarê Agiriyê navendekê çandê xîzmeta gencên Kurd dike ku ji dîroka xwe dûr nekevin. Navenda çanda Sema ev saleke li navenda bajarê Agiriyê xîzmeta kulturî dide. Li navendê cur bi cur perwerdehiya hunerê tê dayîn. Li gor mamosteyên navendê nifşên nû ji ber perwerdehiya Tirkiya li Tirkiyeyê hem ji zimanê xwe hem ji çanda xwe dûr dikevin. Ji ber vê yekê pêwîstî bi vekirina navendê dîtine. Ew polîtikayên asîmîlasyonê ku bi salan e em bêjin bi sed salan e li Agirî hatiye meşandin li ser ciwanên Agiriyê pir bandorekî nebaş giriye aniha di axaftina me ya Kurdî de problemên gelek mezin hene. Em jî wek sazî di heman demê de dersên Kurdî bi şagirtan re parve dikin an ji denewan li bavê jî xebatê xwe şanoyê didomînin. Li gor rêvebirên navendê vebûna navendê ya sereke winda bûyîna hunera Kurdî bûye. Ya dudiya jî ji bo ku gencên Agirî mijûliyetekê pêşverû bikin û li paş cîhanê nemînin û feyda wan ji bo gelê xwe bibin navend vekirine. Herî mezin Kurd, Kurdevarî bi dîrokê ve bi çandê ve em bizanin ki heya edebiyatê em bisekine ji ber vê jî em armanca me yekem bi serî de çandê xwe ne endabî em gelê xwe re bidine nasîn paşê jî em evî heya ji dilê xwe de em bidine rûniştandinê wê demê bi rastî wî demê em dikarin bêjin Kurd Kurdistanê me re hevce ye. هاوتای چارەسەرە پزیشکیە پێشکەوتوەکان هێشتا چارەسەرە میلیەکان درێژە بە ژیانی خۆیان دەدەن و لێرە و لەوێ هەندێک هەوڵی جیاواز هەیە بۆ چارەسەرکردنی هەندێک گرفتی جەستە و نەخۆشیەکان. بەڵام لە نێوان بە زانستی بوون و ڕێگە نازانستیەکەی قسەی زۆر هەڵدەگرێت. بابچینە لای راپۆرتێکی هاوکارمان شاکار سەبارەت بە یەکێک لە چارەسەریەکان کە بەزاروە. سروشت پڕە لە جۆرەها مادەی بەسوود بۆ چارەسەری نەخۆشیەکان و بەکارهێنانی ئەو مادانەش مێژوێکی کۆنی هەیە. ئەگەر چی دۆزینەوەنیەکانی بواری تەندروستی جێی بە بەکارهێنانی مادە سروشتەکان لێش کرد لە چارەسەری نەخۆشیەکاندا، بەڵام هێشتا جارجارە و لە هەندێک شوێن چارەسەرە سروشتەکان سەنگی خۆی ما و بەکاردەهێنرێت. سەرچاوی دروستکردنی زۆرینەی دەرمانە پزیشکی نوێەکانیش هەر لە مادە سروشتەکانە وەرگیرەوە، واتە سروش ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بواری تەندروستیدا. کرمی زەرو ڕەنگە هەر یەکێک لە ئێمە بینی بێتی بە مادەیەکی پیس سەیری بکات و هەمووشمان خۆمانی لێ دوور دەخینەوە. بەڵام پسپۆرێکی بواری چارەسەرە سروشتەکان لە سلێمانی ئەو کرمە وەک چارەسەری چەندین نەخۆشی بەکاردەهێنێت و نۆرنگەیەکی تایبەتیشی کردوتەوە بۆ چارەسەری نەخۆشی بەو کرمە. یەکێکە لەو چارەسەرە سروشتیانەی کە چارەسەرگە سروشتیەکان بەکارهێنن کە بەڕاستی کاریگەریەکی باش و بەهێزی هەیە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی چارەسەری سروشتی و مێژووی زال و دەرمانی کە هندیەکان زۆر دەمێکە بەکاری ئەهێنن لە ئەوروپاشا تقریباً ساڵی هەشتەکانە بەڕاستی بەربراوێکی زۆر هەبووە. لە ئەمریکا لە جامعی هارفارد کە بەڕاپۆرت هەیە کە پزیشکێک بۆ عملیاتێکی گوێ ئۆپەرێشنێکی گوێ بەکاری هێناوە کە شعیراتە دەمەوەکان داخراون توانێتی بەهۆی ئەوە شعیراتەکان بکاتەوە و کە بیبەسێتەوە بە یەکەوە. بە وتەی ئەو پسپۆڕە کرمی زەرو هۆکارە بۆ چارەسەری جێها نەخۆشی وەک نەخۆشیەکانی چاو و ئازاری جونگەکان و سەوفانی ئەژنۆ و شەقیقە و ئازاری فەقەرات و چەندین نەخۆشی تر. دەژڵێت لەگەڵ بەکارهێنانی زەروەکەدا چەندین دەرمانی تر لە سروش دروستکرا و بەکاردێنێت و چارەسەرەکانیشیان تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بۆ دەرمانەکانیش بێ کاریگەری و زیانی کیمیایین. کاریگەریەکی باشی هەیە. یعنی ئەگەر ئەمڕۆ بیەی لە چاوت بۆ بەیانی فەحسکەی بەڕاستی یەکسەر ئەتوانی فەرقی پێ بکەیت. طبعا ئەمە نسبەتێکی زۆری بڵێن لە سان 90 نەخۆشەکان. باسێکیش هەیە بە یەکەم جار هەست ناکە هیچ بە دووەم جار سێم جار ئەنجا هەستی پێکا.
و ئەگەر بین باسی سەوەفانی ئەژنۆ بکەین بەڕاستی وەکو مادەیە کە لابردنی ئازار و ئیلتیهاب و ئاسانکردنی جوڵەی ئەژنۆ مەفاسیلەکان زۆر ئیسفادەی هەیە هەتا بۆ نەمانی بەعزێک کەس بۆمان کردووە 7 ساڵ لەمە پێشکە کیس لە ئەژنۆیە بۆ ئەوشی نەهێشتۆ کە ئێمە بۆ ئەمانجەش نەمان کردووە چکە ئەوە بەڕاستی لە چارەسەرە سروشتیەکانە یەکێک لە خۆشیەکەی و لە باشیەکەی ئەوەیە کە تۆ بۆ یەک ئیفێک بیکەی ئیفێکتێکی زیاتر چەند ئامانجێکی تریشە پێکێ بێ ئەوەی کە هەستێ کرد بێت یەکێک لەو نەخۆشانەی کە لەو نۆرنگەیەدا چارەسەری بەزەر و وەرگرتووە بۆ ئازاری جومگەکانی ئەژنۆی دەڵێت سوودێکی زۆری لەو چارەسەرە وەرگرتووە و ئێستا بەهۆی ئەو کرمەوە ئازاری نەماوە و بەتەواوی چاک بۆتەوە من هەمسێ هەمجارمە والله بۆ فەقراتم و بۆ ئەم دوو ئەژنۆمە 4 ساڵ ئازاریانە بوو چەند عیادەم کرد چاک نەبوو والله هاتم بەلای دکتۆر ئیبراهیم زاری و لێیا چاک بوو هەردوو ئەژنۆکەم هەمیشە جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە و بەریەکەوتن هەیە لە نێوان پزیشکانی زانستی پزیشکی نوێ و پسپۆڕانی چارەسەرە سروشتیەکان لەسەر بەکارهێنانی زەروش بۆ چارەسەر پزیشکێک دەڵێت تا ئێستا هیچ لێکۆڵینەوەکی زانستی نییە لەسەر ئەو جۆرە چارەسەرە بەڵام هاوشێوەی هەیە وەک چارەسەر بەماسی کە سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە لە دنیادا دەشڵێت ئەو جۆرە چارەسەرانە تەنها بۆ چارەسەری برین سەرکەوتوو دەبێت بەڵام ناکرێت پێش پشکنین ئەو جۆرە کرمانە بەکار بهێنرێن و بخرێنە سەر برینەکان کە ڕەنگە هەڵگری جۆرەها بەکتریا و ڤایرۆس بن و زیانی گەورە بە نەخۆشەکە بگەێنێت ئەڵی ئەم لاڕڤەیە یا ئەم جۆرە چارەسەرێک لە سروشتە هەیە بێ بەرهەمێنانەکەی بەڕێگەیەکی پاک بێ باش بێ ئێستا لە ئەمریکا بڵێن کارگە هەیە بڵێن مەزرعە هەیە بۆ بەرهەمێنانی ئەم لاڕڤانە بۆ پێش و خەتبزان نەخۆشیە لەگەڵ خۆی هەڵنەگرێتەوە توێخی سەر برینێک بەنیازی چارەسەری برینەکە تووشی نەخۆشیەکەشی بکەیت جا ئەمە زۆر گرنگە لە کۆمەلگای خۆمانەگەوە کۆمەلگایە کە نەگەیشتونە ئاسی پێشکەوتنی ئەوروپا و ئەمریکا وریابینە هەر شتێک گوتیان وەڵا بۆ فڵاشت باشە یەکسەر بەکاری نەهێن تاکو بزانین لایەنە خراپەکانی چییە نەخۆشیەکی لەگەڵ خۆی هەڵناگری بۆمان ئەمانە زۆر گرنگە ڕاست ئەگەرچی سەرچاوی دروستکردنی زۆرینەی دەرمانە پزیشکەکان مادە سروشتیەکانن لە ڕووەک و گیانداران بەڵام هەمیشە بەکارهێنانی ئەو مادە سروشتیانە بۆ چارەسەر جێی ناکۆکی و مشتومڕی نێوان پزیشک و پسپۆڕانی چارەسەرە سروشتیەکان و بەکارهێنەرانی سوورن لەسەر سوودی ئەو مادانە و پزیشکانیش دەڵێن هەندێک جار جێی مەترسین و ڕەنگە زیانیش بە نەخۆش بگەێنێت شاکە نووری NRC سلێمانی یادکردنەوەی هەندێک لە گوند و ناوچەی خێڵەکی و هەندێک بابەتی دیکەی پەیوەست بە کەلەپورەوە هێندەی گرنگیدانە بە دێهاتەکان و گوندەکان هێندە تۆقکردنەوەی ڕوحی خێڵگەری نیە هەر لەبەرەوە خزمەتێکە جارێکی دیکە بە ئاوادانکردنەوەی کوردستانەکەمان بابچینە لای راپۆرتێکی هاوکارمان ڕزگار سەبارەت بە مەراسیمەکان بۆ گوندەکان و یادەکانیان لەسەر دەستی چەند گەنجێک و بەمبەستی بەدەزێنانی چەند ئامانجێکی دیاریکراوی وەک پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و ئاشناکردنەوەی نەوەی نوێ بە ژیانی گوند و بیریانانەوەی چەرمەسەری ڕۆژگاری تاڵی ژیانی باو باپیرانیان بۆ یەکەمین جار لا گوندێکی سنووری ناحەی تەکەی جەباری فستیڤاڵێکی تایبەت بە وڵاتیانی گوندەکە بەڕێوە چوو. ئیمڕۆ هەستاین بە سازدانی ئەم فستیڤاڵە لە ناوچەی جەباری لە گوندی گۆلەمە و ئەمڕۆماندانا وەکو ڕۆژێک بۆم گوندە دەستپێک بووین لە دروستکردنی ئەم فستیڤاڵە مەبەستمان لەم فستیڤاڵە بە تایبەت دەرخستنی تواناکانی گەنجانمان و پەرەپێدانی و بەکارهێنانی لە خزمەتکردنی کەلتوری گەلەکەمان و خۆشحاڵین کە لەم ڕۆژە توانی بێتمان شتێکی جوان پێشکەش بکەین بە دەستخۆشی لەم گەنجاناکە کە توانیان فستیڤاڵێکی جوان سەرکەوتو پێشکەش بم کە بەم خەڵکە بکەن. لێرە جگە لە وڵاتیانی ڕەسەنی گوندەکە دانیشتوانی گوندەکانی دەوروبەریش ئامادە بوون با گۆرانی و مەقام و چالاکی هونەری درێژیان بە فستیڤاڵەکەدا بوو هەر لەو چالاکیانەدا لە ڕێگەی شانۆگەریەکەوە تیشی خرایە سەر زۆڵم و ستەمی ڕژەمی پێشووی عێراق کە لە بەرامبەر دانیشتوانی گوندنشینی کووردا بەرپای دەکرد لە سەدەی ڕابردوودا. ئەی خەڵکینە بەڵێن بدەن بە ئاڵای کوردستان کە جارێکی تر چیتر نەهێڵین
بستێ لەم خاکە جوانەمان لێ داگیر بکرێ بستیفاڵەکەوە لە گوندی گۆلەمە و کراوە پێش خۆشحاڵین بەم بستیفاڵە هیوادارین هەموو ساڵیە ئەم بستیفاڵە بکرێتەوە و یادی ئەنفال بکرێتەوە و یادی شەهیدانمان بکرێتەوە و گەنجان و لاوان و بۆنەوەی نوێ کە ئاشکرای ئەەکەین کە ئەمە شتێکی زۆر باشە شتی کەلەپوری و شتی کۆن و بۆ نمونە ئای و قەتارەوە ئەڵاوەسی ئەمە شتێکە با لە ناو نەچێت چکە ئەمە مێژوویەکە لە مێژووی کورد چەند ساڵێکە لە بەشێک لە ناوچەو گوندەکانی هەرێمی کوردستان ڕۆژێک لە ساڵدا دەستنیشان دەکەن بۆ کۆبوونەوەی خزم و دۆستانیان تیایدا بە چەندین چالاکی جۆراوجۆر ئەو ڕۆژە بەسەر دەبن هاوڵاتیان دەڵێن گرنگە بەردەوامی بەو چالاکی و فستیڤالانە بدرێت بەمەرجێک هۆکار نەبێت بۆ زیندووکردنەوەی عەشرەتگەرێتی و ناوچەگەرێتی گرنگی ئەم فستیڤالە لەوەیە کە نەوەی نێجیلی نوێ کە تێ بگەن لە کەلوپوری کۆنی ئەم دێ لەسەر چی بۆ چۆن بۆ ینی بۆ ئەوی شتەکان زیاتر بۆیان ڕوون بێتەوە و پێویستەکە هەموو گوندێک نەک تەنها ئەم گوندە ئەم فستیڤالە ساڵانە بکرێ و لە هەموو شوێنێکیش بکرێت. دیارە پێشتر لە ناوچە جیاجیەکانی سنوورەکەی ئێمە هەرێمی کوردستانش فستیڤالگەڵێکی لەو جۆرە سازدرا و ئەنجام درراوە هەدەفە سەرکیەکە ئەوەیە ئەو ناوچانەی ئێمە بەردەوام لە چەندەی ڕابردووە بەر شاڵای و ئەنفال کەوتون جیلەکان و نەوەکان لێکدابرانێکی زۆر لە نێوانیانە هەبووە ئاشنا نەبوون نەوەی و ئاشنا نەبوو بە کولتوری ڕابردوو بە ئیشوکاری دەستی سنوورەکان و هەروە ئاشنا نەبوون بە گوندەکانیان. گوندی گۆلەمە سەر بەناحێک تەکی جەباریە و هاوشێوەی گوندەکانی تری سنوورەکە بەر شاڵاوەکانی ئەنفال کەوتووە لە ئێستاشدا ئاوادانە و گوندنشینان لە پێناو بەردەوامیدان بە ئاوادانکردنەوەی داوای خزمەتگوزارێت سەرەتایەکان دەکەن. ڕزگار جەباریان ئارتی گوندی گۆلەمەی سەر بەناحی تەکەی جەباری بە هیوای سەرنجڕاکێشانتان بەرنامەی لە پایامنێرانەوە پێشکەشکرا ڕێز و خۆشەویستی ئامانز بابانی و ستافی بەرنامەکە قبوڵکەن کاتی خۆش. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری چای مەحموود ڕێکان گروپ